چه دەوڵەتێکی ئیسلامی هەیە و یەهود بێ لێنە نەتوانێت لێ بە چه دەوڵەتێکی بەناو ئیسلامی باوا بڵێن ئێران لە هەمویان خۆی بەقوتر نازانی تارەکانی یەهود چۆن بەسەر سەریا ڕواڵەی کۆلارێ كانت من في نسائهم یەکەم فیتنەی بەنی ئیسرائیل لەکوێیان بوو لەکوێیان بوو لە ژنەکانیانە لە ئافرەتەکانیانە بوو جا بەنی ئیسرائیل چونکە خۆی بەهۆی ئافرەتەکانیەوە تیاچوو زەلیل بوو دواتر هەستان پلانەی عەکس کردەوە هەموو ئومەتانی دنیای ئەمڕۆ بەهۆی ئافرەتانەوە زەلیل کردووە يعني پەیمان نامەی سیدا و ئافرەتێکی یەهودی دایم شتۆ نووسیوێتی کە هەموو وڵاتانی عالەمی وزان لەسەر کردووە چەند ڕاتێکی کەم نەبێ ئەو ژۆک و ڕقێ بۆ ئیسرائیل و ئەمریکا ئەگنا ما باقی کردوێتی و ئەوانشی کە نەیان کردووە لەسەر هەمووی نەیان کردووە ئەگنا بە هەندێکی ڕازی بوون کە ئەو جندەر و ئەو بابەتانەیە کە ئەمڕۆ خەڵک باسی یەهود هات ئەمەی سەپان بەسەر خەڵکیە ژنی هەمووی فاسید کرد تاوەکو زاڵ بێ بەسەر هەموو قەومیەتەکان و هەموو نەتەوەکان زاڵیش بۆ بەسەریا چه دەوڵەتێکی ئیسلامی هەیە و یەهود بێ لێنە نەتوانێت لێ بە چه دەوڵەتێکی بەناو ئیسلامی باوا بڵێن ئێران لە هەمویان خۆی بەقوتر نازانی تارەکانی یەهود چۆن بەسەر سەریا ڕواڵەی کۆلارێ وایان حەزی خۆی لێیە باشە کاتێککە ئافرەتانیان هاتنە سەر جادە و ڕەقسیان کرد غیرەت و کەرامەت و شەهامەتیان لێ داماڵ حسانی کوڕی عەطیە ڕەحمەتی ئەڵڵای لێ بێ ئەفەرمێ ما أوتيت أمة إلا من قبل نسائها فەرمێ هیچ ئومەتێ زەلیل نەکراوە سەرشۆڕ نەکراوە ژیار دەستە نەکراوە إلا لە ڕێی ئافرەتەکانیەوە نەبێ 1200 ساڵ لەمە پێشەوە قسەی فەرمووە هەرچی ئومەتێ زەلیل و سەرشۆڕ و ڕسوا کراوە ژیار دەستە کراوە لە ڕێی ئافرەتەکانیەوە بوو هەر هەمووی جەنگی جیهانی یەکەمان کاتێ دەوڵەتانی کوفر ڕوویان کردە دەوڵەتی عوسمانی یەکەم شت چیان یان ئافرەت ئازادە کەم شتەوەیان بوو ئازاد مەبەستیانەوەیە لە فعل و فاحیشە و بەدڕەوشتی ئازادە ئەگنا لە عیلم و معریفە و دین و بابەتانەی ئازاد نییە بەڵکو وەگە دەست بگرێ بە دینەکەیەوە ئەوە تێک چووە ئەوە تیرۆریستە عەقڵیان تێگاوە ڕست دەماخی بۆ کراوە خۆی کردو بە یاپراکەوە خۆی واوە ئەو ناوانەی کە بیستی ئەمڕۆ باشە هەموو ئومەتی لە ڕێی ئافرەتەکانیەوە بەیاتون مشیادیان کە وەزیری استخباراتی ئیسرائیلی بوو لە 50کان و 60کان و 70کانە خۆی قسەیەکی هەیە لەسەر و بابەت بمانێ زاڵ بین بەسەر مسلمانانە ئیلا لە ڕێی ئافرەتانیانەوە تۆ ینی تۆ ئازانی 1700 حەڵقەت بۆ وەرەگەڕێ بە زمانە شیرینەکەت بۆچی زاڵ بێ بەسەر تا لە ڕێی ئافرەتەکان تۆ لەبەرەوەی ئیتر هەزاران هەڵقەی تر بە جۆرەها زوبانی تر کە بۆی وەرگێڕاویتە سەر کوردی کلتوری فاسیدی دەوڵەتێکی فاسید نەماوە بۆت نەکا بە کوردی و نەیهێنێ عەرزیکا بۆ ماڵ و مناڵەکەی تۆش خۆت بۆیان عەرزەکەیت و شاشەی گەورەیان بۆ دانیت و لە مۆبایلەکانیانە و لەوێ و لە تەلەڤیزیۆنە و لە ئایپادە و لە چیا بۆیان عەرزەکەی ئاوا زاڵە بێ بەسەرت و ئاوا زانایانی ئیسلام حاکیم بوون عالیم بوون شارەزا بوون دکتۆر بوون بۆ ئێمە بەڵام ئێمە گوێمان لێ نەگرتن ئێمە گوێمان لە دوژمنەکانمان گرت کە گاور و جوولەکە بوون کەچی لە ئافرەتەکانمان کرد گوێمان لە شەریعەتەکەی ئەڵڵا و لە زانا دڵسۆزەکانمان نەگرت کە چۆن ئافرەتەکانمان پەروەردە دەکەین گوێمان لەوان گرێسە بەو شێوەی ئەوانەیانەوێ پەروەردە یەکەین لەوە دەرچوو ئەوان بۆمان تێک بن خۆمان تێکیانین بۆ شێوەی کە ئەوانەیانەوێ پەروەردەیانەکەین بۆیە بەڵێ ڕێک وایە دیقەتیش بەنە و پیاوەی کە ئافرەتەکەی تووشی زینایەک و دایان پیسیەکە بێت چەند سەرشۆڕە بێ لەناو کۆمەڵگایە دەی وەرە ئومەتی ئافرەتەکانی تووشی زینا و دایان پیسی بێت سەرشۆڕە بێ لەناو هەموو ئومەتەکانەوە حەقیقەتە